با هەواڵێکی گرنگ و چارەنووساس دەست پێکەین دەم پارتی ڕایگەیان شاندی مڕاڵی سبەی پێنجشەممە بۆ سێمین جار سەردانی مڕاڵی دەکەن و چاویان بە عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پەکەکە دەکەوێت. شاندی ئەم جارە 7 کەسن بریتین لە سری سورەیە ئۆندەر بریکاری سەرۆکی پەرلەمانی تورکیا، پەروین بوڵدان پەرلەمانتاری دەم پارتی لە بازنەیوان، ئەحمەد تورک سەرۆکی لە کار لابراوی گەورە شارەوانی مێردین، دوڵای هاتیمە ئۆغڵاری و تۆنجەر باکرهان هاوسەرۆکانی دەم پارتی، هەروەها جەنگیز چیچەک پەرلەمانتاری دەم پارتی لە بازنەی ئیستەمبۆڵ و فایق ئۆزگور ئەرۆڵ بارەزەری عەبدوڵڵا ئۆجەلان. ڕاگەیاندنی دەم پارتی میدیاکانیان ئاگادار کردوێتەوە کە سبەی لە ئیستەمبۆڵ شاندەکەیان دوای سەردانیان بۆ لای ئۆجەلان کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ئەنجام دەدەن. بڕیارە وردەکاری سەردانەکەیان بۆ میدیاکان بخەنەڕوو. سبە لە ئستانبولê dê peyama Abdullah Öcalan ji aliyê şanda Dem Partiyê ve were xwandin piştî ku serdan be dawî hat. Biryara ku saet 5 êvarê ev peyam ji aliyê şanda Dem Partiyê ve bête pêşkêşkirin. Li bajarên Amedê û li Wanê jî. Li Amedê li qada Şêx Seîd, li Wanê jî li qada bajêr şaşeyên mezin hatine danîn. Ku xwandina peyama Abdullah Öcalan ji aliyê şanda Dem Partiyê ve به آوایک راست راست لوان دو باجران بیت بلاف کردن. دم پارتی دخواست کردی از باجران دن و جبلا خلق بر به وانه و آمده بچن جبو کو به هزاران خلق شاهد وی کبن کو پیام عبدالله اوجالان ببیهیزن. بریار ساعت 4 ایوار سبه خلق بر به وان دو باجران بچه به هزاران خلق آمده به لقادا شیخ سعید یا آمده و هر بها قادا باجر یا وانه کو حتی ساعت 5 آماده ببن ساعت 5 ایوار دما کو شاندا دم پارتی لستانبول پیام عبدالله اوجالان دخینه باوی که زندی لشاشین مازن لآمد و لوانه جی بیت بلاف کرن. ایرو جاره کردن درباره آوای بلاف کرن پیام دا وزیر داده ترکیه یلماز تونج راگهاند کو لگوری یاسا ترکیه گنجاونی نکو کسی حکم خواری داخویانین ویدیوی بلاف بکن. یلماز تونج دبیجه کو پشتی سردان سبه یا شاندا امرالی ده دیار ببه کاده پیام بیت بلاف کرن یا نه. لگوری آماده کارین که هاتنه کرن و سبه جی به جسبه و دست به بکن پیام عبدالله اوجالان ده به نویسکی به و تا شاندا دم پارتیه لستانبول ده پیام عبدالله اوجالان بخوینه لبانه و لآمده جی ده بیت بلاف کرن لگوری بریاره که حتی اینها هیه.